چینە لای خانوێکی دەستڕەنگین کە کارەکانی زیاتر بە مێخک دەکات ملوانکە و بابەتی ڕازاندنەوەی جلوبەرگی خارمان دروست دەکات بە شازێکی تایبەت و جوان کە ئەویش خاتوو نیگار عەبدوڵڵایەوە دیزاینەرە. خاتوو نیگار بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان. ئەم کارە جوانانە و هێناوە ئەمڕۆ لەگەڵ خۆتە. حەزەکەم سەرەتا خۆت ناسێنی و کەی دەست کردووە بە کاری دیزاینکردنی میلوانکە و ئەکسسوارەتی کورد. من نیگار عەبدوڵڵا دانیشتووی شاری سلێمانیم. ماوەی 9 ساڵە دەستم کردو بەم کارە دیزاینکردنی ملوانکە و مێخەک و کیفی پارێ. زۆر باشە. ئیشێکی چۆنە؟ خۆشە بەلا زۆر بەتەکید زۆر خۆشە بەلامەوە. ئیشێکی زۆر خۆشە. ڕۆژانە سەرقاڵە پیپۆیی خۆم بەلامەوە زۆر خۆشە. چەرە کاتیان بۆ تەرخانەکەیەواتەوە لە ڕۆژێکا بۆ ئەوی کاروبارەکان؟ وەڵڵاهی بە حوکمەوەی مناڵی بچووکم هەیە کاتەکانە بێ دیاریکراو بێ لەبەرەوە بە زۆری لە شەوانە جاری وا هەیە کە ڕۆژیش ئەگەر مەجالم هەبوو یا خاتونێک داوای شتەکان کا داواکاریەکە بێ ئیتر کاتی بۆ دا یعنی بەپێی پێکرانە. بەڵێ بۆم هونجا ئەو کاتە دەسەکەم بەیشکردن. هەر لە ماڵەوە ئیشەکان تەکەی یان شوێنێکی تایبەتی هەیە؟ هەر لە ماڵەوە هەر لە ماڵەوە ئیشەکان مەکەم و وەکوتم بە حکومەوەی مناڵی بچووکیشم هەیە و مناڵی ترم هەیە هەر لە ماڵەوە کارەکان. لە چ کەرەستەیەک زۆر بەکارهێنی ئێستا ئەمڕۆ تەوەرگەیمە لەسەر مێخەکە بەڵام تۆ کۆمەڵێک شتی جوانتریشە بەکارهێنا و حەزەکەی باسیێوانەمان بۆ بکەین. وەڵڵا سپاس بەخوا لێسێ کوالەتی باش موروشت کوالەتی زۆر باشمان هەیە شتی زۆر جوان هەیە. موروەکان زۆرن نوعیان زۆرە چیمەن هەیە شیلانە هەیە موروی عەقیقی هەیە. زۆرترین ئیشەکانی من لەسەر مێخەکە مێخەکیش لە قەیمە شیلانە بەکار هاتووە. شیلانی لە گەڵا بەکار هاتووە؟ بەڵێ شیلانە بەکار هاتووە لەبەر ئەوە زۆرترین کات شیلانە بەکارێنن. باشە ئێستا کامیان زیاتر خواستی لەسەر ئەوانی کە بە مێخەک دروستەکرێ یاخود ئەوانی کە هەر بە موری ئاسایی دروستەکرێ؟ لە ئێستا مێخەک خواستی زۆر لەسەرە لەبەرەوەی هەم مۆدی هاتۆتەوە هەمیش چۆن بڵێ مۆرکێکی کوردەواریە لەبەرەوە لە ئێستا زۆر ئەو حەتحەتۆکانە ئەو ملوانکەی ئەم زەردە ئەوە بە قوماش کردومە ناوەکەی مێخەکی تایە ئەوە لە ئێستا خواستی زۆر لەسەر شتێکی زۆر تازە. باشە جاران زۆ بە سادەی ئەم ملوانکەی مێخەکانە دروست ئەکرا. بەڵێ باش تۆ هەوڵە چ جیاوازیەک دروستکەی ئایا دیزایانی نوێی بۆ زیاد بکەی موروی جیاواز هەوڵە گۆڕانکارێکی تیا بکەی لەگەڵ سەردەما بیگونجێنی بەتەکید ڕۆژ بە ڕۆژ خۆی ملوانکە عادەتی وایە بێ گۆڕانکاری زوو گۆڕانکاری بەسەرابێنی دیزایانی مێخەک وەکوتم مۆرکێکی کوردەواریە من توانیمە نزیکەی 10 بۆ 12 نوع مۆدێلی تازە. ئێستا ئەم مێخەکان ئەوەی سمڵەکەی پێوەیە ئەوە دوێنێ پێرە دروستم کردوە دوێنێ فستیڤالێکی گەورەمان هەبوو ئەوە تازەترین ئیشمە خۆم ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری بەسەران نزیکەی 12 نوع لە قەیمیەکە گۆڕانکاریم بەسەرانەوە 12 نوع زیاتر بە کوالەتی باش و بە مۆدێلی تازەتر دروستم کردوە. زۆر باشە. نیگار خان لە کۆنا زیاتر مێخەک بۆ دروستکردنی چ شتێک بەکارهاتوە؟ ئایا هەر ملوانکەی لە دروستکراوە یان شتی تریشی لە دروستکراوە؟ لە کۆنا مێخەک بۆ ملوانکە بەکار هاتووە بۆ ئەم حەتاتۆکانە بەکار هاتووە بۆ دیزاینکردن بۆ زۆر شت بەکارەیە کراوەتە ناو چێشتەوانەیە زیاتر بۆ ملوانکە بەکارێت. باشە نیگارخان هەر ملوانکە و بابەتی ئەکسسوارات دروست ئەەکەی یاخود هەوڵە یاوەشتی تریش دروستکەی بۆ نمونە ئێستا جلی کوردی ئەچندێ واتە کڵاو دروستەکرێکۆ و کڵاوی خۆت لەسەردا هەوڵ یاوەشتی تریش دروستکەی یان زیاتر گرنگی بەمانە ئەی و حەز لەم جۆرە بابەت. بەڵێ من وەکو تمیشەکانی من ملوانکەیە دەستبەنە کیفی پارەیە ئەو تەسبیحانە تازەترین مۆدێلە سەر و کڵاوە ئیتر سەر و کڵاو ئەنواعی هەیە حەسەب خواستی خانمەکان بەڵام من خۆم زیاتر شتەکان بە فکری خۆمەکەم و ئیتر هەر شاڵێ حەزم لێە ئەو دیزاینە بۆ بکە و دیزاینە بە حەزی خۆشی بۆی دروست دەکەم. کاتە بە هەردوو شازەکەی شەکەی هەم دیزایانی خۆت و هەم داواکاری بەڵێ خانێک داواکاری هەیەڵێ ئەو مۆدلم بۆ دروستکە ڕێکۆکۆ مۆدلە بۆ یەکەم هەر شاڵێ بابەتلی خۆ بێ لەبەری خۆت ڕەنگەکان ئەزانی ڕێکخەیت ئیشەکەی خۆت ئەوەیە یاتە دەست خۆم و خۆم ئیشەکەی بۆکەم. زۆر باشە. خاتو نیگار باسیەوەت کرد کە مێخەک بۆ خواردنیش بەکارێت تەواوانەی زۆرێکمان بۆ خواردن بەکارمان هێنایە بەتایبەت بۆ هەندێک نەخۆشی وەکو دەرمانی کوردەواری ئیسفادەمان لێ کردووە.
بەس ئەمەوە بزانم ئەو مێخەکەی کە بۆ جوانکاری و ڕازانەوە بەکارێن هەمانە و مێخەکەی کە بۆ خواردن بەکارێنین بەڵێ هەر مێخەکە لە بازاڕە هەیە وشکە بە زۆری ئێستا بۆ ناو بریانی بۆ هەنێ ناو دا و دەرمانی چێشت بەکارێت بەڵێ هەمان مێخەکە ئەتر من بە زۆرە لەخوا بە زیابە لە بازاڕ ئامادەیەکەن بۆەوەی کە ئیتر بۆ ملوانکە حازر بێ بۆەوەی بیکەن بە ملوانکە بەڵێ من سەختە ئەبێ 2 ڕۆژ لە ئاوا بێت دوای ئەوە ئەنج ئەتوانی ئیشی لەسەر بکەیت باش نیگارخان جاری وایە کە بەکاری هێنی دوای ماوەیەک بۆنەکەی کەمە بێتەوە ئەو کاتە هیچ حلێکی هەیە من بینیوە زۆر جار ئەکەنە شتیترەوە بۆی بۆنەکەی بەڵێ ئێستا مێخەکەکە ئەتوانی کە دروستی کرد تەڕەو کات کە تەواو بوو بیکەیتە پەنگوینێکەوە بیکەیتە دەرگای سەلاجۆ هەر بە تەڕی ئەمێنێتەوە خراپیش بۆنەکەشی ناڕات بە هیچ شێ بۆنەکەی ناڕوات بەڵام هەیە لە حەزم لێ باوشک بێتەوە بە وشکی بەکاری بێنم ئەگەر وا بێت ماوە ئەتوانی بکەیتە ئاوە و هەم بۆنی خۆشە بێت چکان مێخەک بۆنی ناڕوە تر بەردەوام بە تازە ئەمێنێتەوە باشە تا چەند گرنگی بە تەنسیقکردنی ڕەنگەیە ینی بۆ نمونە جلی کوردەواری خۆمان ڕەنگی زۆرتیە ئەوەندەی ڕەنگی جوانتیایە کە زۆر جار سەختە ڕەنگی تری لەگەڵا بگونجێت تۆ هەوڵیاوە چۆن ڕەنگەکان لەگەڵ یەک کارێک بخەی بۆ ئەوی کە خەڵک زیاتر خواستی لەسەر بێ ڕەنگ زۆر گرنگە ڕێخستنی ڕەنگەکان زۆر گرنگە تا ڕادەیەکی باش توانیمە ڕەنگەکان ڕێکخام وەکوتم ئێستا شیلانە هەموو نەعەموریەکمانەیە لەخوا بەزیابێ بەڵام ڕێخستنەکە زۆر گرنگە ڕەنگ زۆر گرنگە ئێستا ساڵی ڕابردوو زۆر مۆدی ڕەنگا و ڕەنگ بوو تا 2 ڕەنگ 3 ڕەنگی دەتوانی بڕۆیت ئیتر کە دیزاینت بۆ کرد کاتێک کە ملوانکێکی مێخەگەکەیت سەرەتا گوڵەکان یەکەی دواتر دەستەکەی بە دروستکردنی ملوانکەکە شتەکانی تێ پێشەوە کام ڕەنگە زۆر گونجا لەگەڵی جوان بوو جاری وایە 2-3 جار مۆدێلی مێخەکەکە ئەگۆڕم کامە زۆر جوان بوو لەگەڵی ئەو کات ئەو ڕەنگە خاتونیگار کە من باسی ئەمەمان بۆ بکەی ئەم ئەوە حەتۆکەیە ناوەکەی مێخەک و سمڵ و شمڵیتیایە خۆم لە ماڵەوە بۆی ئەهاڕم لەمانۆزان ئەکرێ بە پشتێن وایە ئەکرێ بە پشتێن ئەکرێ بە مەدالیاسە من خۆم زۆرترین خواستی لەسەر لەبەرەوەی داهێنانم زۆر لەسەر کردو ئێستا ئەو ملوانکەیەش ئەوە بۆ مەدالیاش بەکارم هێنا و ناوەکەی مێخەکی تایە ئەمە بۆ زۆر شت بەکاریە من بۆ نمونە ئەم ئاڵقەیەم پێوە کردەوە ئاڵقەی مەدالیان پێوە نەکردەوە بۆی خانمەکە بە دڵی خۆی بەکاری بێنێ بۆ سیوچی سیارەکەی بۆ کلیلی مەدخەلەکەی بیکا بە خۆیەوە وەکو ئەوەی من کە کردومە بە خۆمەوە ئێستا زۆرترین خواستی لەسرە شتێکی تازەیە ڕەنگەکانیش خۆم ناڵم بەدڵی خۆم کام ڕەنگە زۆر گونجا ئێستا خەڵک حەزی لە شتێ ڕەنگا و ڕەنگە جلی کوردیش بە ڕەنگا و ڕەنگە و جوانە بەڕاستی ئەم حەتۆکەیە لەگەڵ مێخەکە ئەم ساڵ خواستی زۆر لەسەر بوو باش ئەوەی ئەیبینین زیاتر کاری دەست بۆ سەر جلی کوردی بەکارێت لای خۆمان بەڵام هەوڵیاوە بۆ سەر جلوبەرگی ئاسایی ڕۆژانەش کۆمەڵێک ئەکسسوارات دروست بکەی کە خانمان بتوان سوودی لێ ببینن بە تەکید مێخەکەکانم سەمەڵ ئەو شیلانەیە هەمووی توانیمە بۆ جلی کوردیش ببێ بۆ جلی دەرەوەش بێت چکە هەنێ خانم حەزی لێت یاڵە من جلی کوردی زۆر کەم بەکارێنم حەز ئەەکەم سەمڵەکە کورد بێ مۆدلێکی کورد بێ بۆی بۆ جلی شتێکی ناسک بێ قەڵەباڵغ نەبێ سمڵ کامێ توانی پێمان ئەو سپێ عزیێت نەبێ ئەو ملوانکەشینە بەڵێ ئەوەی ئەو سپێەوە مێخەکە ئەمە وەکوتم 2 ڕۆژە دروستم کردۆ تازەترین ئیشمە شتێکی جوانیشە لایەکی مێخەکە و لاکی تری بەڵێ ئەوە بە فکرەی خۆم کردومە و تازەترین ئیشە فستیڤالێکمان هەبوو دوێنێ بە بۆنێ ئاڵاوە دروستم کرد ئەمە سمڵە ئەمەشیان مێخەکە من هاتووم هەردووکیم تێقەڵ کردووە باش ئیتر شتێکی زۆر جوانە ناڵێم ڕەنگەکان خواستی خۆت یعنی خۆت چ ڕەنگە لەگەڵی گونجا ئەو ڕەنگە هەڵەبژێرم جا بڕابکەن بینەران لێرەوە یەک بۆن مێخەکی عین تەسەوڕ ناکەن بۆنی ئەوەندە خۆشە نیگارخان باسێک لەوە بکەی کە تۆ بەشداری پێشەنگات کردووە ڕەنگە لە چەندین پێشەنگایە بەشداریت کردبێ ئەمە سوودی هەیە بۆ خانمان بۆ ناساندنی کارەکەت هەوڵت دیاوە ینی خۆت کارەکەت زیاتر پەرە پێ بدەیت بە تەکید من خۆم لە گروپێکام گروپی خەیاڵی خانمان لەو ڕێەوە زۆرترین پێشەنگا بەشداریم کردووە زۆر باشە خانمان کە دەستێنە ئیشێک لە ڕووی گروپێکەوە بێ چوزام لە ڕووی پێشەنگاکانەوە بێ لەو ڕێەوە زۆر باش کارەکان ساغە بێتەوە و زۆر باشە سەم لەگەڵەوە گروپەیەم لەو ڕێو کارەکانم ساخەکەمەوە قورس نییە بۆ خانمێک کە خاوەنی خێزانە و مناڵە و
خەریکی ئەم جۆرە کارانەش بە کە بێگومان پێویستی بە وردەکاری و کاتی زیاترە. بەتەکیید نەخر قورس نییە لەبەرەوەی کە تۆ کاتە بۆ دانا کە تۆ بڕیارەدا ئەو ئیشە بکە. ئێستا من بڕیارە ماوەم ئیشە بکەم و ماوەی 9 ساڵە خەریکی ئەم کارم نەخر قورس نییە لەبەرەوەی بەرنامەم بۆ داناوە. من خاوەنی مناڵم وەکوتم مناڵی بچووکم هەیە هاوسەرم هەیە کۆمەڵێ ئەرکی ناوماڵم لەسەر شانە سەرڕای ئەمانەش ئەم کارە هیچ بەلامە قورس نییە لەبەرەوەی خۆمم بۆ تەرخان کردووە چۆن بڵێ کاتم بۆ داناوە لەبەر ئەوە نەخر هیچ بەلامە قورسشە خۆشەویستی تۆ بۆ ئیشەکەەوە بکە کە بەلاتەوە قورس. بەتەکیید ئەگەر ئیشەکەی خۆت و خۆش نەوێ قەت سەرکەوتو نابیت لەبەرەوە من ئیشەکەی خۆم خۆش دەوێت و بۆیە توانیش بە سواز بەخوا سەرکەوتوم و ئەو خانمانی کە شتیان لێ کڕیم و لە پێشەنگاکانە ڕۆژانە دەستخۆشێکی زۆر زۆرم بۆیە لەبەرەوەی کارەکانی منیان زۆر زۆر بەلاوچوون بووم بە مشتریشە. بەڵێ بەتەکیل لە سواز بۆ خواستە و ملوانکەی مێخەکە زۆرترین خواستی لەسرە لەبەرەوەی داهێنانەکاری خۆشم بووە. سواز بۆخوا بۆ هەموو شار و شارۆچکەیەک ڕۆشتۆ بۆ دەروی وڵات بۆ دووبەی سواز بخوا لە ئێستا خواستی زۆر لەسرە. ئەگەر کەسێک بێ بەم شتانە داوا بکارە چه ڕێگایەکەوە بگا بە تۆ؟ پیجم هەیە لە ڕێی پیجەکەمەوە ماوەی ساڵەکە پیجم داناوە وەکوتم لەو گروپەشەوە کە لەگەڵ یانام زۆرترین پێشەنگا بەشداریەکەم لەو ڕێوەکارەکانم ساخەکەمەوە. ئەتە گاندنیش هەیە بۆ زۆر بێش. بەڵێ وەکوتم بۆ زۆربەی شار و شارچەکانم نردووە و بۆ دەرەوەی وڵات بۆ هەموو شوێنێکم نردووە. باشە کێ سەپۆرتی نیگارخانەکە هاوکاری ئەکا پشگیری ئەکا بۆی کە پەرە بە کارەکەی با بێگومان ئەگەر تۆ حەزێکت هەبێ و تێ کارێک بکەی ئەگەر کەسانێک پشگیرت نەبن بە تایبەتی لە خانەوە دەکەت ناتوانانی بەردەوام بیت. بەتەکیید من بە دەرەجە یەک هاوسەرەکەم هاوکارێکی زۆر زۆر باشە لە هەموو کارەکانمە. بازاڕیەکانم بردن هەچ کاتێ بڕۆم بە پێشەنگاکان ئەو لەگەڵ مایە هاوکارێکی زۆر زۆر باشە لە ماڵەوە لەبەرەوە لە ئێستا هاوسەرەکەم پاڵپشتێکی زۆر زۆر باشە بۆ من. ڕۆڵە خێزان بێگومان زۆر زۆر گرنگە ئەوەی کە ئێمە سیرێکین ئەو خانم بەڕێزانی کە دێنە ئێرە وەکو بەڕێزت خاوەنی دەستڕەنگینێک و هوەرێکیان هەیە یاخود زۆر کات پیاویشە یاخود کوڕیشە کە گفتوگۆکەین بەیەکەوە یەکسەر باسیەوەکە کە خێزانەکی زۆر هاکارین مە بۆمان دەرەکەوێت بەڕاستی خێزان هۆکاری سەرکەوتنی بێگومان بەتەکیید ئەگەر خێزانەکەت لەگەڵتانە بێ ناتوانیت جاری وە هەیە تۆ لە ماڵەوە گەر بە پێ تااقەتی بڕۆیتە دەرەوانێ لە کارەکە تا سەرکەوتو نابی بە حەقەت. من وەکوتم هاوسەرەکەم سەرڕای ئەوەی کە خۆی بە ئیشی خۆی و مەشغوڵە و دەوامی هەیە سەرڕای ئەوەش هاوکارێکی زۆر زۆر باشی منە هەموو کارەکانم هەموو چوونە دەرەوەکانم ئەو لەگەڵمایە سپاس یەکەم و دەستخۆشی لێ. نیگارخان هەر خۆ دەست ڕەنگینیە دەست ڕەنگینی ترتان هەیە لە خانەوە دەکەتا کە لێوی فێر بووبی چوزانم. بەڵێ وەڵی ئێمە سێ خوشکین هەرسێکمان سپاس بخوا دەزڕەنگینین ئیتە هەر یەکە و لە بوارێکە خوشکە گەورەکەم خەیاتە سپاس بخوا خەیاتێکی زۆر باشە. هاوکاریەکەکەن بەتەکیید خوشکە بچووکەکەشم لە دیزاینی جلوبەرگ و ناوماڵە بەڕاستی یەکەمە. خۆشم ئەم کارم هەڵبژاردووە سپاس بۆ خوا هەرسێکمان هاوکاری یەکترین ئێتر لە جلوبەرگا ئەوە خوشکە گەورەکەم دایم بۆ ڕنگ و خوشکە بچووکەکەشم یعنی بەردەوام لەگەڵ مایە بەیەکەوەی تر سپاس بەخوا هەر سێکمان دەزڕەنگینی کاتە و هاوکاریەش گرنگە بەتەکیید کە من شتێ دروستەکەم خوشکە گەورەکەم ئەیبینێ یا بۆ نمونە خوشکە بچووکەکەمەی بینێ یا کەسوکارمەی بینێ کە لە پیجەکە دانم ئەنی ڕۆژانە بەردەوام دەستخۆشیم بۆیە نەک بۆ ئەنی لە پیجەکەشمەوە هەر بۆ نامە بۆ شخصی بۆ خۆم ئەنێرنەوانێ ئەڵێ بەڕاستی کارەکان ڕۆژ بە ڕۆژ جوانتر یعنی تۆ حەزەکەی یەکسەر شتی تازە دروستکەی کە ئەم کەسوکار خوشکوبرا هاوکار و پاڵپشتن بە دەستخۆشیەکانە دەستبارگرن جاربەجارێ یعنی کە ئەڵێن ئەم شتۆ جوانە ئەمە جوانە یەکسەر حەزەکەی شتی تازە دروستکەی یەکسەر حەزەکەی کە ئەو شتی کە دروستی کردووە شتی زۆر لەوە جوانتر دروستکەی. بەسی هاوڕەکان چمان بۆ بکە ینی ئەو کەسانی کە تۆتت لە گروپیەکەم ئێستا ڕەنگە من ئەگەر کەسێکی کاری
دەسی بکە بە منافسی خۆی بزانم بەڵام ئێوە گروپێکی جوان کە کۆبوونەتەوە هەمووتان کاری دەستیەکەن و هاوکاری یەکەکەن لە هەمان کاتە باسی ئەوەش بکەن کە چۆن کۆبوونەتەوە ئایا ئەمە بۆ بەهاندەری زیاتر بۆتان قەت ئەوە وای کردووە بڵێ لەبەری ئەوان کاری دەستیەکەن و منیش کاری دەستەکەم کاریان لەگەڵ ناکەم یان شتێکیوە سپاس بۆ خوا ماوەی 3 ساڵە من لەگەڵەوە گروپەیان سەرۆ گروپەکەمان کەسێکی زۆر چالاکە خۆی دەزڕێنینێکی زۆر زۆر باشە سپاس بۆ خوا زۆر دڵسۆزە لەگەڵ خانمەکانە لەگەڵ هەمومانە یەکێ لەو خاڵی کە لە گروپەکە ئەبێ وەرگیرێت کارەکەت نابێت لە کاری کەسێکی تر بچێ لەی هاوڕەکەت بچێ بۆەوەی تەواو کە مێزەکانمان ڕێکخست تەواو کارەکانمان جیاواز بێ کە سپاس بۆ خوا وایە کە لە پێشەنگاکانە مێزەکانمان دانین و ڕێکی ئەەکەین کارەکانمان تەواو جیاوازە هەمووشمان هاوکاری یەکترین سپاس بخوا یعنی ئەوە نییە بڵێم ئێستا بۆن منە من ئەم ئیشاکەم هاوڕەکەی ترم لە پەناما ئیشێکی ترەکە کەسمان چاو لە ئەوی ترمان ناکەین و سپاس بخوا هەمووشمان کارەکانمان جیاوازە ئەیتر هاوکارێکی زۆر زۆر باشی یەکتریشین سپاس بخوا بەشتان ساق بێ خوا بمێن ئینشاءالله یەکێکتر لە ئیشانی کە لەسەر مێزەکە ئامادێ ئەو کیفی پارانەیە خود جزدانی پێڵین مەلای خۆمان ئەوە چۆن دروستی ئەەکەی ئەوش هەموو کەرەستەکانی خۆت دابینی ئەەکەی یاخود شتێکی ئامادەکرا و تۆ تەنها ئەیچنی بەڵێ وەڵاهی من کیفی پارەکان لە بازار حازرە ئیتر ئەوە هەمووی فکری خۆمە حەزم لەی بۆ گۆڕانکاری بەسەرا بێنید ئێستا لەم ساڵا من لەسەر قوماش پێشتر لەسەر خوری ئەم کرد بە قولاب ئەم چنی و بۆ جانتا و کیفی پارە ئەتر وتم با گۆڕانکارێکی تر بکەم لەم ساڵا لەسەر قوماش کردومە و سوپاس بۆ خواخواستی زۆر لەسەرە و کارێکی زۆر تازەیە کە لە پێشەنگای عەرزێکم سەرنجی خەڵک زۆر ڕاکێشیاڵە بە کیفی پارە هەر ئەوانەی بازارە بینیمانە بەس ئەمەی تۆ شتێکی زۆر جوانە لە ڕێ پێیجەکەمەوە داوایەکەن ئەڵێ لەگەڵ جلەکانمانە ڕێکیە خەین شتێکی زۆر جوانە بەلایەنە و فکری خۆشمە سپاس بخوا شتەکانی شەمووی لە بازارە هەیە قماشی جوانمان هەیە بە قماش زۆربەی زۆری من بە قماش کردومە دەستبندەکانیش یانی شتی جوانی تایە ئەوانش بە هەمان شێوە زیاتر سوودت لە هەستەکەم بابەتی ناوازە و سەردەمیانە وەرگرتی بێەوە کەمتر مێخک لە دەستبندا بەکار بەڵێ مێخک لەبەرەوەی کەوشک بۆ ڕقا دەست ئەزێدەیە بە هیچ شێوە بۆ دەستبەن نابێ مەگەر ئیلا لەسەر قماشێک بکەیت سمڵیش بە هەمان شێوە لەبەر ئەوە ئەگەر خانمێک داوای تاقمێ بکە بڵێ حەزەکەم دەست و ملەکە لەگەڵ پشتێنەکە تاقم بێ من یەکسەر پێڵم ئەڵم دەست مێخک بۆ دەست نابێ لەبەرەوە ئەڵە باشە لەگەڵ موروی ملوانکەکە بۆم ڕێکخە ئەیتر ئەو کاتە یەکسەر لەگەڵ موروی ملوانکەکە بۆ ڕێگەخەم و شتێکی زۆر جوانیش دەرێت بەڵێ دەستبەنەکان شتی زۆر جوانمان هەیە و من خۆم بەردەوام گۆڕانکاریش بەسەر مۆدلەکان نایەنم حەزم لێنێ هەر یەک مۆدل دروستکەم لەبەرەوە بەردەوام گۆڕانکاری بەسەرایە باش ئەوەی کە زیاتر داواکرێت تاقمەکانن یان ئەو تا بەجیا خەڵک حەزەکە ئەکسسوارەتەکان بکڕە بۆ منە ملوانکێکی بەدڵە یان ئێوە هەمووی لێک بچێ بۆی بەکاری وەڵاهی زیاتر خواستی خانمەکەیە من خۆم بە تاقم دروستیەکەم بە ملوانکەی تاک ئێستا ئەم ساڵ ملوانکە مێخەکەکان بە زۆری بە تاک داوایان کردووە بە زووتێتی حەزەکەم ملوانکێکی گەورە بێ بۆی دەرکەوێت لەسەر جلە کوردیەکەم بە زۆری بە تەنیا بەز ملوانکەکان داوا کردو یا لەگەڵ دەستبەنی مرۆکە ڕێکیان خستۆ و تەواو پشتێنیان داوا نەکردووە هەشاڵە حەزم لێتی پشتێنەکەم ملوانکەکەم دەستبەنەکە هەمووی تاقم بێت ڕێکی ئەخەمیتر خواستی خانمەکانە زیاتر خانێمە کۆڵوانەمان هەیە کە خانمان حەزەکەن چوارچێوەکەی بچنین تۆ ئەو ئیشەکەی یان من بە مێخەک هەتا ئێستا لەسەر کەڵاو کردومە ئەوە ئێستا لەسەر مێزەکەنێ بە مێخە کردبووم شتێکی زۆر جوان بوو سەرنجی خەڵکی زۆر ڕاکێشایی و شتێکی زۆر تازەیە بەڵام لەسەر قەراغی کۆڵوانە نانم کردووە بەڵام ئەو قماشە هەر هەمووی دروستم کردووە و بۆ کۆڵوانە ناوەکەی وەکوتە مێخەکی تایە بۆ خۆم دروست کردو شتێکی زۆر جوانە خاتونی گار چی کاری دەستی تایبەتمەند دەکات لەو ئەکسسوارات و بابەتانی کە ئێمە بچینە ینی هەر شوێنێک ڕەنگە دەستمان بکەوێت بەڵام چی شتێک ئەمانە تایبەت ئەکا کە ئێوە کاری لەسەرەکەن و ئەی فرۆشنەوە ڕەنگە کەسێک بڵێ خۆ لە بازاڕیش هەمان ئەکسسوارات هەیە تۆ ئەتەوێت چی لە بارەیەوە باس بکەیت بەڵێ من وەکوتم شتەکانم بە هیچ شێوە دووبارە نییە لەبەرەوە خانمێکێ سەیری شتەکەتەکە لە بازاڕا لێ نییە بۆ نمونە ئێستا من ئەو ملوانکەی سمڵ و مێخەکە وەکوتم یەکەم کەسم دروستیەکەم بەو شێوەیە تێکەڵی کێ ملوان سمڵ و مێخەک
کە سیرەکە لە بازارە زۆر شت هەیە لە یەکەچێ بەس کە بۆ منە لە ڕێی پیجەکەم وایە لە پێشنگاکانە ئەو مێخەکە ئەکڕێ ئەڵێ لە بازاران نییە لە بازار هەر یەک مۆدلمان بینیوە بە مۆدلی قەیمیەکە بەڵام ئێستا من ئەوە لەسەر ئاڵای کوردستان کردومە چەنەها مۆدلی تایە مێخەک ڕەنگەکەی تیا بەڵێ هیچی لەوی تر ناچێت لەبەرەوە خانمەکە یەکسەر ئەیکڕێ ئەڵێ بۆ دایکم یا ئەڵێ بۆ خۆم یا ئەڵێ بۆ خوشکەکەم لە خارجە یەکسەر بۆ یەکڕێت و ئەڵێ لەبەرەوەی لە بازار یەک مۆدلی مێخەکەم بینیوە ئەمانی تۆ جیاوازە یەکسەر ئەیکڕێت هۆنیا لەوانەیە ئەمانە زۆر زیان هەبێ خەڵک زیاتر لە چ کاتێکا زۆر خۆیاتە ئەکسواراتانە و مشتری یاخود کڕاریان لەسەر زۆر زیاتر لە بەهارانە خواستی زۆر لەسرە لە ئێستا شەتا ڕادەیەک باشە بەڵام لە بەهارانە زۆرترە لەبەرەوەی یەکسەر خانمەکان خەریکی جلکردین جلی کوردی خۆیان حازرەکەن بۆ نەورۆز ئەو کاتانە خواستی زۆر لەسەر ئیتر یەکسەر خۆی حازرکاڵ ئەڵێ تاقمە بۆ دروستکە یا ملوانکەی بەتەنیایان ئەوە تا هەیە ئەڵێ بەس سەر و کڵاوەکە و ملوانکەم ئەوێ هەیە ئەڵێ پشتێن و ملوانکەمەوەی تر حەسب خواستی خەڵکەکانە باسیەوەت کرد لە دەروی وڵاتیش داوای ئەەکەن باشە هۆکارچی ینی کەسانی دەروی وڵات زۆر حەزنیان لەم بابەتانێ هەستەکەم لەبەرەوەی کە لەوێ دەگمەن و دەست ناکەی وایە بە تەکید ئێستا وەکوتم ئیشەکانی من زۆربەی سمڵ و مێخەکە ئەم قوماشە کە ناوەکەی مێخەکیتایە ئەوانە لە دەرەوەڵێ زۆر کەمە یا هەر نییە یعنی زۆربەی کە سوکاریا دۆستۆڕفێک کە پرسیارم لێکردن و قسەشت مەگەڵ لە خارجن یعنی ئەڵێ ئەمانە موروشت زۆر کەمە ئەگەر هەش بێ زۆر گرانە لەوێ لەبەرەوە زۆربەی زۆری لە کوردستانەوە بۆ یەچێت ئەتر مێخەک خواستی زۆر لەسرە ئەنی من لە پێشنگاکانە زۆربەی خەڵک بە 3 ملوانکە 4 ملوانکە بردوێتی و توێتی ئەوە بۆ کە سوکارمەینێرم بۆ خارج زۆر پێی جوان بۆ ینی توێتی ئەمە یەک نوع نییە چەند نوعێکە مێخەکەکانە حەزی لی بووە بۆ هەموو سواز بۆخوا بۆ هەموو شوێنێک نردومە بەسەکانە خۆش بێ خوالش ساق بێ من خۆشحاڵ بنێرین من خۆشحاڵ دەسەڕەنگیتر بێ ئینشاءالله بەرهەمە زیاتر بێ زۆر سپاس دەستان خۆش بێ و لە شیۆش ساق بێ و سپاسەکەم زۆر بەخێر بێ خاتۆ ڕەنگین خاتونی گار عەبدوڵڵا دیزاینەر سپاس دەکەین خاتونی گار کاتێ پێم ناوەکەم بەغەڵەت زۆر بەخێر بێ خاتونی گار دەستخۆشیتان بێت سەرکەوتویت